بەرنامی سەربازیون لاڵقەی ئەمجارە چیرۆکی ستافێکی تەندروستی دەگەڕێتەوە لە چۆنیەتی ڕوبەڕۆبوونەوەی ڤایرۆسێک کە هەزاران کەس بەهۆی ئەو ڤایرۆسە گیانیان لەدەستدا و سەدان هەزار کەسیش نەخۆش کەوتن. بەشێک لە کارمەند و پزیشکان لە ناو سەنتەر و ناوەندەکانی توشبوان و چاودێری کۆرۆنا بەردەوام لارەکتیابوون کە بە شێوەیەک بەشێکیان گیانیان لەدەستدا و بەشێک تا ئێستا بەهۆی ئەو خزمەتی کردویانە ژیان و تەندروستیان لە مەترسیدایە. هەموو ئەو مەترسی و ئازارە لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیانە. ئێرە تەندروستی هەولێرە. لێرە هەموو هاوکاری و پلان و بەرنامە ڕێژیەکان انجام دەدرێت لە ئێستا و ڕابردوو بۆی ڕێگری لەو ڤایرۆسە بکەن و چاودێری دۆخی تەندروستی گشتی و توشبوان بکەن. فەیزوڵڵا سەرپەرشتیاری کەرەنتین و نەخۆشخانەکانی کۆرۆنا وەک یەکێک لەو ستافی ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە گەیاندنی پێداویستی تەندروستی و پزیشکی بۆ سەنتەر و نەخۆشخانەکانی کۆرۆنا و چاودێری تیمەکانی تەندروستی و ئەو شوێنانەی کە کەرەنتین کرابوو کە گومان لێکراوان لەو شوێنانە چاودێری دەکران تا تێکەڵ بە خەڵک نەبن. شەو و ڕۆژ لە خزمەت هاونیشتیمانیان دابووینە و لەگەر نەمانی کەرەنتینیش لەگەر هاوکارانم پزیشک و کارمەندان و ناو دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و ئیدارە و ستافەکان هاوکار بووینە بۆ ئەوەی هەمومان بتوانین ڕێگری لە کەمکردنەوەی ڕێژەی توشبوان و چارەسەرکردنی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا. هەر لەگەر سەرهەردانەکەی کە و ڤایرۆسەدا ناخۆشیێکی یەکجار زۆر بوو ئەگەر تەماشا بکەین کە خەڵکێک نەیدەتوانی بێتە دەرێ ئێمە هەموو ڕۆژانە وەکو ئەوەیە لەبەرەکانی جەنگ بین لەگەر ئەو ڤایرۆسە نەمان دەزانێت کە ئەم دوژمنە ناسەختە لە کەی توش دەبین کەی تووشی ئەم ڤایرۆسە دەبین کە ئەم دەبوایە ئێمەش لە خزمەت دابین کە خەڵک لە ماڵەوە لە ئیسرعاتدا بۆ ئێمە نەخێر هەر لە بەرەکەدا بووینە بۆی خزمەتی هاونیشتیمانیانی خۆمان بکەین. هەرکێکی قورس یەکجار سۆر لەسەر کارمەندان و پزیشکان و ستافی کارژێڕی بووە بە تایبەت هەموو باسی هەموو نەخۆشخانە و ستافەکان و سنووری بەڕێوەبەرایەتی کەمان دەکەم کە زۆر ماندی بووینە. یعنی ئەگەر تەماشا بکەی لە وەختێک کە خەڵک لە ماڵەوەیە ئەتوو لە بەرەکەی جەنگدای یاخود دەچیە ناو ئەو ڤایرۆسە زۆر ئەستەمە بتوانێ ئەو گاونەی لەبەر دەکەی و ئەو جلو و بەرگە و کە دەچی کە لەو کاتەی ئەستەمتر ئەوەیە کە ئەتوو دەگەڕێەوە ماڵەوە دیزان درێژکە درەڕاوچێتە ئایا ماڵەکەی خۆم توش ناکەم ئایا دۆست و برادرەکانم ئەو ڤایرۆسە چونکە ئەتوو کە لە ناو نەخۆشەکەی ناچارێکی دەبی هەرچەندە خۆ پارێزیمان دەکرد و جلو و بەرگ و هەموو ڕێنماییەکانمان جێبەجێ دەکرد بەڵام دڵنیا نەبووین لەوەی ئایا کەی توش دەبین هەموو کات وا هەستمان دەکرد شتێک لەگەرمانە کە تووشی ئەو ڤایرۆسە دەبی. لە ماوەی 24 کاتژمێر بە شەو ڕۆژ خزمەت دەکەن. ئەوانە هیوا و ئومێدی توشبوانی ئەو ڤایرۆسن و هەمووان چاویان لە توانە و شارەزای ئەو پزیشک و کارمەندانن کە ئومێدی چاکبوونەوەیان پێدەبەخشن. دابینکردنی هەموو ستاف میلاکات بۆ نەخۆشخانەکان ئەو پێداویستیانی کە ڕۆژانە بە شەو و ڕۆژ ئەمان لێرە لە ئیدارە لە ئامادەباشیدا بووینە چونکە ئەتوەگەر نەخۆشخانەکەت 24 کاتژمێر لە ئامادەباشیدا بوو دەبی کارژێڕی ئیدارە لە ئامادەباشیدا بێتن هاوشانی بەڕێوەبەری گشتی لە خزمەت دابی لەوە ئەوەی بتوانین باشترین خزمەت پێشکەش بکەیت. ئەمە هەموو ستافە دابینکردنی ستافە دابینکردنی جلو و بەرگ و پێداویستیەکان هەموو کات لە ئەستۆی ئێمەدا بوو. ئەوەی زۆر زەحمەتوی کە ئەمە نەماتوانیمانە ئیسراعاتێکی تەواو بکەین ڕۆژانە ماندی بووین بەڵام ئەوەی ناخۆش بوو زۆر جار کە دەچوینەوە خەڵکە خۆی لەمە بە دوور دەخست دەیگو ئەنگۆ ئەنا کۆڕۆنەینا یعنی لە بڕی ئەوەی هاندانێک تەرجیح بکە برێت و خزمەتێکی بەرچاو دەکەی بەڵام لە زۆر کات
دایانگۆ ئەنگۆ لەمە دوورکەونەوە و ئەو کاتێک کە دەچوونەوە ماڵێش کچەکەم پەمپێکی تاقیمی دەستدا دەگوێ نێژۆرەتە تاقیمت دەکەم هەمووی دەستمت تاقیم دەکەمەوە جە دێژۆرە. دەچینە نەخۆشخانەی ڕۆژاوا کە ماوەیەکە تایبەت کراوە بە کۆرۆنا. سەربازیون سەرپەرشتیاری ئەو نەخۆشخانەیە دەبینێت. لێرە چەندین کارمەند و پزیشک خزمەت دەکەن کە دیار نین کێنەوانی ڕوبەڕووی مەترسیە دەبنەوە. لێرە سەرپەرشتیاری ئەو نەخۆشخانەیە دەبینین و چیرۆکی چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەیان دەگەڕێتەوە. من لە شەوی دووەمی ڕۆژی جەژنە بوو شەوەکەی دکتۆر دلۆڤان تەلەفۆنێکی لە بۆ کردم قرارماندایە بەیانەکەی دەبتە سەنتەری کۆڕۆنا ئێمەش بەیانەکەی کۆبوونەوەیەکمان کرد لە ماوەی 48 سەعاتدا ئەو ئامادەکاریانەی پێویست بوو لە بۆ وەرگرتنی نەخۆشخانەی کۆڕۆنا ئامادەمان کرد و هەموو ئەو نەخۆشانەی کە هەمان بوو لە نەخۆشخانەکەی خۆمان کە نەخۆشی ڕووداوەکان و ئەو بابەتانە بوون هەمویانمان گواستەوە بۆ نەخۆشخانەی ئەمەرجێنسی 6 مەتری بەڕاستی ئێمە وەکو نەخۆشخانەی فریاکاتنی ڕۆژئاوا وەکو یەکتیم ئیش دەکەین ئەگە هەشتێکی چاکمان کردبی ئی هەر هەمومانە ئەگە هەشتێکی نەخستانیشمان هەبی داوای لێبوردن لە هاوڵاتیان دەکەین لەبەر ئەوەی هەر ئەوەندە لە توانای ئێمەدا بووە کە بتوانین خزمەتیان بکەین گۆڕینی خۆشخانەیەکی ڕووداوەکان و فریاکەوتن لە بۆ سەنتەرێکی تایبەتی کۆڕۆنا لەبەر ئەوەی پێشتر ستافەکانمان تەدریبیان نەکردبوو لەبەرەوەی نەخۆشی کۆپەتای کۆڕۆنا ترسێکی لەگەڵدا بوو لەلایەن زۆربەی پزیشکان و کارمەندان و کارگوزارەکانی خەستخانەکەمان زۆر مەشاکلمان و دروست بوو دەترسان کە چۆن نەخۆش وەربگرین یان چۆن خزمەتی نەخۆش بکەین لەبەرەوەی خۆیان توش ببێن یان ئەو نەخۆشە بگوازنەوە لە بۆ ئایلەکانی خۆیان بەڵام الحەمدوللا لەگەر مروری زەمن و لەگەر ئەوەی کە دیتیان ئێمە وەکو یەک تیم هیچ دەکەین بەڵام بەس ئەوان ناچن خزمەتی کۆڕام بکەن و تیمەکەی خۆشمان لە تیمی ئیدارە و بەڕێوەبەر و جێگری بەڕێوەبەر و سەرۆکی پەرستاران کە وەکو یەک تیم کار دەکەین. سەربازی ونی ئەمجارە چەندین ستافی پزیشکی شاری هەولێر لە خۆ دەگرێت. ئەو ستافانە لە تەواوی سنووری پارێزگای هەولێر خزمەتێکی بێوێنەی پڕ لە مەترسی پێشکەش دەکەن. ئەو تیمانە بەسەر نەخۆشخانە و سەنتەرەکانی تایبەت بە کۆرۆنا دابەش بوون. بەڕاستی دیمەنەکان زۆر سەیر بوون. ینی نازانم چۆن بجێڕمەوە جاری وا هەبوو خۆم مەیوز دەبووم نەمدەزانی چ بکەم بۆ ئەو نەخۆشیانی حەزم دەکرد یارمەتی بدەم بەڵام هەندێک جار دەگەیشتمە ئەو حالەتێک کە نەمدەتوانی یارمەتی ئەو نەخۆشە بدەم چووکە گەیشت بووە حالەتێک یان مەرحەلەی کە ئیتر باوی یارمەتی تێدا نەما بوو هەر لە سەرەتایە کەش وابوو بەخۆی زانیاریەکی ئۆتۆمان لەسەر نەخۆشیەکە نەبوو بەڕاستی کە نەخۆشێک حالەتەکەی تێک دەچوو گریانمان بۆی دەهات نەمان دەزانی چی بۆ بکەین. ئەوان بەهۆی ئەوەرکەیان خێزانەکانیان جێهێڵاوە و نەخۆشەکانیان لە ئامێز گرتووە. ئەو کارەش کە ئەنجامی دەدەن پڕە لە مەترسی بۆ سەرژیانیان بەڵام ئەوان ژیانی هەزاران خەڵکیان لەلا گرنگترە. بەڕاستی ئەوەی ئێمە لێرە بینیمان لە ماوەی ئەو چەند مانگەی کە وەکو سەرپەرشتیار لە سەنتەری کۆڕۆنا بەردەوام بووم دیمەنێک یەکجار ناخەژێن شتانەگەلێکمان هاتە پێشچاو کە بەڕاستی ترسێنەر بوو تۆقێنەر بوو تەنانەت نەمان دەوێرا لە نەخۆشەکان نزیک ببینەوە لەبەر ئەوەی ئەو ترسێکە لە دڵمان بوو بەرامبەر بە خانەوادەکانمان کە بەرامبەر بە نەخۆشەکان وەکو دەیان بینین وی لێکردبووین نەتوانین بە شێوەیەکی باش خزمەتی نەخۆشەکانمان بکەین لە بیدایەت بەڕاستی بەڵام دوای ئەوەی کە ناچار بن ڕوبەڕووی کێشە و دۆخەکانی ئەو کات ببینەوە
بڕیارماندا بە پێی ڕێنمایە تەندروستیەکان کە چۆن خۆمان بپارێزین و ڕوبەڕووی نەخۆشەکان ببینەوە و خزمەتیان بکەین. ئەرکێکی مرۆڤانە و بەرپرسیارەتێکی مەزنیان لە هەستۆ گرتووە. سەربازی ون بەشێکی ئەرکی و مرۆڤانە دەگێڕێتەوە کە سەرپەرشتیاری نەخۆشخانە و سەنتەرەکانی کۆرۆنان و خزمەت دەکەن. ڕاستیەکەی لە ماوەی ئەو هەفت مانگەی وەکو سەرپەرشتیار لێرکوانە بەردەوام بووم. ئەو نەخۆشانەی کە لە سەرەتا بۆمان دەهاتن خانەوادەکانیان زۆر جار داوامان لێ دەکردن کە نەخۆشەخانمان بگەینە دەست تاوەکو ئێمە خزمەتیان بکەین لێرکوانە و لە ئامێزیان بگرین و چارەسەریان بکەین. خانەوادەکانیان نەدەوێران بێن نیان دەتانی لیان نزیکنەوە دەیانگو نەخۆشی کۆڕۆنای لێ. ئێمە نەخۆشەکانمان لێوەردەگرتن بەو پەڕی دڵسۆزیەوە وەکو بەشێک لە گیانی خۆمان وەکو هاوڵاتی ئەو شارە وەرمان دەگرتن و چارەسەرمان دەکردن و کاتێک کە حالەتەکەیان بەرەو باشتر دەڕۆی یاخود تێستەکەیان خاوێن دەردەچوو بە سەلامەتی تەسلیمی خانەوادەکانمان دەکردنەوە. لە ماوەی ئەو حوت مانگە دەتوانم بڵێم ڕۆژانە زیاتر لە 15 ساعت 16 ساعت خۆم لە ناو نەخۆشەکان دەمامەوە. ئۆکسجینی نەخۆشەکانم چا دەکردەوە نەمدەهێشت ئۆکسجینەکان لەسەر دەمیان لادەن. عیلاجەکانیانم چێک دەکردەوە بۆ ئەوەی بزانم لە کات و ساتی پێویستی خۆیان عیلاجەکانیان وەرگرتووە یان نا. لەگەڵ هاتنی ئەو شەپۆلە مەترسیداری کۆرۆنا ڤایرۆس حکوومەتی هەرێم سەرکەوتوانە ڕوبەڕوویەوە بەتا جیهانیە بووەوە. ئەوانەی لە ناوە سەرکەوتنە ڕۆڵیان هەبوو بەشێک لە پزیشک و کارمەند و خزمەتگوزارە فەرمانبەرە کارگێڕیەکانی وەزارەتی تەندروستی بوون کە ڕوبەڕووی و ڤایرۆسە وەستان و ڕێگریان لە بڵاوبوونەوەی کرد. یەکەم نەخۆش کە وەکو سنتەری پشکنینی کۆڕۆنا لای ئێمە تێستەکەی پۆزتیڤ دەرچوو ئەو کات بەبیرم دێ شڵەژانێکی یەکجار زۆر لە ناو نەخۆشخانە پەیدا بوو. وەی کرد بەڕاستی کەس نەیدەوێرا لە نەخۆشەکە نزیک ببێتەوە، بەڵام دواتر هەمومان بڕیارمان دەکە نەخۆشەکە پێویستە بگوازرێتەوە بۆ نەخۆشخانەیەکی تر. هەر بۆیە بەپێی ئەو ڕێکارانەی کە بۆمان دانرابوو نەخۆشەکان گواستەوە بۆ نەخۆشخانەی پێشمەرگە ئەو کات بەبیرم دێ. بەڵام دوای ئەوە بەڕاستی وەمان لێ هات کە ببێتە شتێکی ڕوبەڕووی نۆرماڵ دەبەوە. بە هەمووان توانیان هاوسەنگی توشبوان و ژمارەیەکیان لە دەستدان لە ئاسوڵاتانی جیهان ڕابگرن و خەڵکەکە پارێزراوتر بوو کە ئەم سەرکەوتنەش بە هاوکاری بەشێکی زۆری هاوڵاتیان و هۆشیاریان بوو کە پەیڕە و پابەندی ڕێنمایەکان بوو. هەر لە سەرەتاوە تاوەکو ئێستا ئێمە سەنتەری پشکنین و بە دوواداچوونی کۆڕۆناین لە لای ئێمە نەخۆش داخل دەکرێت و دەمێنێتەوە بە باشترین شێوە خزمەتی دەکرێت و چارەسەرەکان وەردەگری تێستەکەی بۆ وەردەگیرێ و لە ماوەی 24 کاتژمێر و کەمتر ئەنجامی تێستەکەی دەگەڕێتەوە بەپێی ئەنجامی تێستەکەی و چەند پشکنینێکی تریشکە بۆی دەکەین نەخۆشەکە دەگوازرێتەوە یاخود بۆ نەخۆشخانەیەکی تر یاخود لەسەر ڕێنمایە پزیشکەکان و چارەسەر ڕەوانەی ماڵەوە دەکرێتەوە. سەربازی ون لە هەولێر چەندین چیرۆکی پزیشک و کارمەندان دەژێڕێتەوە. ئەوان زۆرترین کات لە ناو توشبوان بوون و خۆشیان تووشی و ڤایرۆسە بوون لە ئەنجامی لە باوەشگرتنی توشبوان. دوای ئەو خزمەتە گەورەی کە کردمان بە خۆت دەزانی لە ناو ڤایرۆسە چینە کە نازانین لە کوێن دەرمانە چۆن ڕوبەڕوومان دەبێتەوە چۆن بەرامبەرمان دێ وەی کرد لە ڕۆژی یەکەمی جەژن خۆشم تووشی ڤایرۆسەکە بووم و بەڵام خۆشبەختانە بە شێوەیەکی سەلامەت لێ دەرچوم دوای 12 ڕۆژ و ئیتر گەڕامەوە سەر ئەوەرکەی پێشتریش و ئێستا شەر بەرداوام لەسەر ئەرکەکەم.
ئێمە لە مانگی سێرە دەستمان بە کارکردن کرد لە نەخۆشخان فریاکەوتنی ناوەند کە ئەو کاتیەکە مانگ بوو کرابووە بە سنتەری کۆڕۆنا و کۆڕۆناش نەخۆشیێکی تا تازە دەستی پێ کرده بوو هێشتا تەواو دیار نەبوو ترس و دڵڕاوکیەکی زۆر هەبوو لە نەخۆشیەکە بێگومان بۆمەش زۆر ئەستەم بوو مە بیداەتی دەستکردنمان بوو بە وەکو پزیشک و کاتێک کە کەوتینە ناو چاڵنجێک مەترسیەکی وەکو کۆڕۆنا بێجگە لە ناخۆشی و خەتەریاتی نەخۆشیەکە ئێمە دەچوینەوە ناو ماڵی خۆمان مەترسیەک و دڵڕاوکیەکی زۆر هەبوو نەمان دەتوانین لەگەڵ خێزانەکانمان تێکەڵاوین لە ماڵەوە پاشەوەش زۆر لە هاوڕێیەکانمان دەماندیت کە تووشی نەخۆشیەکە دەبوون زۆریشان وەک دەبینین گیانیان لەدەستداوە بەداخەوە بێگومان کاری پزیشکی کارێکی ئینسانیە مرۆڤ دۆستیە ئەمە کارەکە لە بەرژەوەندی هاونیشتمانیان دەکەین زیاتر بێجگەلەوەی ئەمە لە سنتەرەکانی کۆڕۆنا دەوام دەکەین ئەمە لە دەرەوەش زۆر جار چناسیارەکانمان بێ خەڵکی تر بێتن کە داوا یارمەتیان کردیان لە ماڵەوە نەخۆشیان هەبووە نەک ئەمن زۆر لە هاوڕێیانم هەیە تەنها قوتابیشە هێشتا لە کۆلێژە پزیشکیەکان بەهانای خەڵکانەوە چوینە زۆرمان لەگەڵ تیمەکانی 122 بە خۆبەخشانە کار دەکەن لە هاوڕێیانمان چ لەگەڵ ئیسعاف بن چ لە ڕێگەی تەلەفۆن بن ڕێنمایی دەدەن بە نەخۆشەکانی کۆڕۆنا. بە شێوەیەکی گشتی لە کەرتی تەندروستی بەڕاستی بە تایبەتی لە بەرەنگاربوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا پزیشکان کارمەندانی تەندروستی فەرمانبەران بەگشتی لە کەرتی تەندروستی ڕۆڵێکی زۆر کاریگەر و بەرچاویان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا کارەکانیان زۆر بەرز دەخێنین دەستخۆشییان لێ دەکەین کەوا ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە سەرەتا زیاتر پارێزی بوو لە ڤایرۆسیەکە ئێستاکە لە مەرحەلەی چارەسەردایە ئەو مەرحەلەی چارەسەرش بەڕاستی ئەویش کارێکی زۆر قڕز بووە پێویستی بە ماندیبوونی زۆری پزیشکان و کارمەندان هەبووە کەوا ڕۆژانە بەردەوامن لە گشت ئەو شوێنانەی کەوا تایبەت کراون بۆ چارەسەرکردنی نەخۆشانی کۆڕۆنا و گرنگیەکی تایبەتی هەیە بە تایبەتی زۆرێک لە پزیشکان و لە کارمەندانی تەندروستی تاکو ئێستاکە فکریان لەوەش نەکردەوە کەوا تووشی ئەو نەخۆشیە دەبنیان دەبنە هەڵگەری ڤایرۆسەکە خەڵکانێکی زۆر توش بوون لەوان و شوێنیان پڕ کراوەتەوە و بەڵام دوای ئەوەی کەوا چاک بوونەتەوە هەر سڵیان نەکردەوە و بەردەوام بوونە لە کارەکانیان و بەردەوام بوونە لە نەخۆشخانەکان لە بۆ چارەسەرکردنی نەخۆش و خزمەتکردنی هاوڵاتیان بەگشت. سەربازی ون لە دوای خۆراوەبوون دەچێتە نەخۆشخانەی مریەمانەی هەولێر کە دایبەت بە کۆڕۆنا کراوە. سەرەتا پزیشک دەبینین ئەو پزیشکە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسە خۆبەخشانە بڕیار دەدات بچێتە ڕیزی پێشەوەی ڕووبەڕووبوونەوەی کۆڕۆنا ڤایرۆس. خريجي صالي 1999 لكلية الطبي طبعا جامعة صلاح الدين بو أو وقتها إيسا هوليري بزيشيا بخوم دبلومي نسائية وتوليد مهيا يعني نخوشي جنان أفرتان ومن ضالبون وبورد دكتوراه مهيا لبزيشي خيزاني إيساش مديري نخوشخانة مريمانة ما بو نخوشي كاني كورونا. خۆبەخشانە من لێرە مدیرەشم و دوو جەمە بەعز ڕۆژان سێ جەمە دەچمە ناویان لەبەر عیلاج و لەبەر نەخۆشەکان یعنی خزمەتیان بکەمەوە ئەوە حەز دەکەم مەسئولیەتی خۆمە یعنی دەبی یەکێک مەسئولیەتی هەڵگری کە دکتۆرە و پێشی دەکرێ ئیشەکەی بکاتەوە بە فریلی ئەمن یەکێکم لەو بەشەرانە کە ئیشی دکتۆراتیش دەکەمەوە بە هیوایەت ئیشەکەی دەکەم چونکی ئەمن لە ڕەوزەی بوویمە حەزم لێ بووە ببمە دکتۆرە. بەخۆم
کە هاتمە ناو ئیشەکە بەڕاستی حەزم لێبوو دیتم ینی بەشەری فەقیری تێدایە و کە چاک دەبنەوە یعنی ئیشەکە پێم زۆر خۆش بوو کە چاک دەبن دەچنە ماڵێ مەمنونیت لێ دەبن و بەخۆشم ئەسڵەن هیوایم ئیشکردنە یعنی لە ئیمێرجنسی ئیش بکەم یعنی عیلاجی نەخۆشی بکەم هەموو نەوع نەخۆشیەکیش دەبینم بە حکمی عملی خۆم پزیشکی خێزانم یعنی گەورە و منداڵ و ئەوە حامیلە و یعنی هەموو شتێکی دەبینیمەوە چکی پزیشکی خێزانم. ئەو ماوەکی زۆر سەرپەرشتیاری سنتەری هەژدەی شوباتی تایبەت بە کۆرۆنا بۆ ئێستا سەرپەرشتیاری سنتەری مریەمانەیە کە بە کۆرۆنا تەرخان کراوە. دوایی چەندین خولەک لەگەڵی دەچینە نەخۆشخانە. کە ئەتوو دەچێ ناو نەخۆشان ئەتیادی بەرکەوتووی بەس چیە خۆمان پرۆتێکشن دەکەینەوە جلک و شتیمان لەبەرە PPEمان لەبەرە لەو ناحیەی مرتاحین. ئەمن لە بیدایەتی کۆرۆناش کە جەماعەتی کەرەنتینی هاتن لە سین لە خەسخانەی پێشمەرگەیان دانابوو لەو وەختەی ئەمن چوومەوە ناو مۆزوعی. لە ناو مناڵەکانیان هەمویان سڵیان لێ دەکەنەوە بەڵام ئەوان دەیانەوێت ئەو نەخۆشانە بێومێت نەکەن و پشت و پەنایان بن و دۆستیان بن. نزیکترین دۆست و کەس ئەو نەخۆشانە و پزیشک و کارمەندانن. لە ژوورەوە دەیان نەخۆشی توشبووی کۆرۆنا هەیە و بەشێکیان دۆخی تەندروستیان ناچێگیرە. لێرە هەموو ئەو نەخۆشانە لەلایەن پزیشک و کارمەند و خزمەتگوزارەوە چاودێری دەکرێن و خزمەتی تەندروستیان پێشکەش دەکرێت. ئەو نەخۆشانەی کە هەلگەری ڤایرۆسی کۆرۆنان زۆر فەرقی هەیە لەگە نەخۆشی ئاسایی. نەخۆشی ئاسایی تەنانەت ئەگە بین بەس لە بەکارهێنانی ئۆکسیزین تەمەشا بکەین. ئەو نەخۆشانەی کە هەلگەری ڤایرۆسی کۆرۆنان ئۆکسیزینەی کە بەکاری دەهێنن دە بەقەدر ئەوەی زیاترە. لەبەر ئەوە هەم پزیشکەکان پێویستە لە نزیکەوە زیاتر ئاگاداری نەخۆشەکان بن، کارمەندەکان پێویستە بە شێوەیەکی بەردەوام چاویان لە نەخۆشەکان بێتن، تەنانەت کارمەندەکان و کارگوزارەکانیش کەوا پێویست دەکاتن شوێنی بتڵی ئۆکسیزینەکان بگۆڕن. لەبەر ئەوە کارەکەیان ئەگەر بێت و لە نزیکەوە تەمەشا نەکرێتن وەکەوەی کە لە ڕووکەشی دەرەوە تەمەشا بکرێت لەوانەیە بەکارێکی ئاسایی تەمەشا بکرێت. بەڵام ئەگەر بێت و لە ناوەڕۆک تەمەشا بکرێتن و لە نزیکەوە بزانی کارەکانیان چۆن دەکەن، کارەکانیان زۆر زۆر لەوەی قورسترەکەوە کە ئێستا ئەنجامی دەدەن. طبعا ئامانجم چییە یعنی پێخۆشحاڵ دەبم کە نەخۆش هانایەکی دەباتەوە من کە عیلاجی دەکەمەوە و ئەویش پێخۆشحاڵ دەبی ئەویش دڵی خۆش دەبی. طبعا نەخۆشم هەیە کە دەردەچی باوشم دەکا، نەخۆشم هەیە کە دەچمە ژۆرێ ئەوە هاتی بەکەیف یعنی ئەوەی دەکاتەوە. یان مرافقەکان دەلێن داکمان مەثەڵەن بابمان دەلێکانی دکتۆرە بێتەوە ئێستا دڵمان خۆش دەبی. لە یەکێک لە تیمەکانیش کە لەگەرمان ئیش دەکەنەوە لە بیدایەتی جەماعەتی زێڕەڤانینە دەستخۆشییان لێ دەکەمەوە زۆرمان دینە لەگەرمان ئیشیان کردیە و طبعا تیمەکەش نەجاحەتی ناینیتەوە ئەگەر یەکەچیان لێ نوقستان بی هەموویان پێکەوە زۆر دەستخۆشییان لێ دەکەمەوە. ئێمەوەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەڕاستی خۆشبەختانە تاکو ئێستاکە بە تایبەتی لەگەر بەڕێوەبەری نەخۆشخانەکان لەگە بەڕێوەبەری سنتەرەکان لەگە پزیشکەکان وەکو یەک تیم کارمان کردووە، پاڵپشتی تەواویانمان کردووە، بەردەوام بووینە لەگەڵیان، بەردەوامیش دەبین لەسەر ئەوەی کەوا هاوکاریان بکەین و پاڵپشتیان بین و بەڕاستی دەستخۆشییان لێ دەکەین. ئەوە دیاری بەرنامەی سەربازی ونە لە کەناڵی کوردستان 24 بۆ هەموو ئەو کەسانەی کەوا بەشداریان کردووە لە شەڕی بەتای ڤایرۆسی کۆرۆنا و بۆ هەموو کەسانێک کەوا ماندوو بوونە ئەم دیاریە پێشکەشە بە ئێوەی سەربازی ون.